ئارامی لە شەمەشە و کاتژمێرە سەرەتایەکانی بەیانی ڕۆژ یەکشەممە بەرقرار بوو واتە 26 مانگی 11 لە سنووری ئیسرائیل و غەزا لە سێهەم ڕۆژی ئاگربەستی 4 ڕۆژە کە لە نێوان ئیسرائیل و گروپی چەکداری فەلەستینی حەماس بەڕێوە چوو. چەمبەڵەسیەکی ئاگر لە کاتژمێر نزیک 6 بە کاتی ناوخۆ ئاسمانی ڕوونا کردەوە و تانکەکانی ئیسرائیل بە درێژایی ناوچەی سنووری غەزا دەبینران. 13 ئیسرائیلی و 4 هاوڵاتی تایلەند ڕۆژی یەکشەممە ئازادکران لە دووهەمین ئازادکردنی بارمەتەکان کە لەلایەن بزوتنەوەی حەماس گیرابوون لە بەرامبەر ئازادکردنی زیندانیە فەلەستینیەکان لە ڕێکەوتنێکدا کە بۆ ماوەیەکی کورت بەهۆی ناکۆچێک سەبارەت بە گەیاندنی یارمەتیەکان بۆ غەزا تەگەرەی تێکەوت. لە ماوەی 4 ڕۆژ ئاگربەستەکەدا سەرجەم بڕیارە 50 بە بارمەتە گیرا و لە بەرامبەر 150 بەندکرای فەلەستینی ئازاد بکرێن کە لەوە تا شەڕ لە 7 مانگی دا دەستی پێکردووە ئەوە یەکەم ئاگربەستە کە بکرێت.